بەڕاستی نتایجەکان دەتوانین برێن باشە تا حەدێکی باش وەچێ خۆش برێم ئاماژات پێ کرد وەکو ئەدا وەکو برێم نتایجەکان باشە بەڕاستیگەرمانێمە بەردەوامی لەسەر ئەو نتایجە باشانە دەبی ئەو یاریانە کە ناو برێم یاریگای خۆمانە سەرکەوتوو بین هەتاکە و زوو برێم خاڵ برێم کۆکەینەوە نەوەک لە ئاخیرەکان برێم خاڵ برێم کۆکەینەوە بەهەرحاڵ ینی برایەتیش بەڕاستی یاریشی زەحمە دەبی لە بۆ ئێمە چکەتە مساعد یاری لەگەڵ هاوشاری خۆت لەگەڵ ئەوەی بڕێک زەحمەتە یاریزانەکان شارەزایەکی باشانە سەر یەکتر هەیە بەهەرحاڵەوانە نابتە برێم بەهانە دەبێ ئێمە باشتر خۆمان ئامادەکەین دەبێ ئێمە زیاتر بەڕاستی برێم حازر بین لە بۆ ئەو برێم یاریە چکە سێ خاڵی ئەو یاری دیسانەکە جارشکە برێم دەمانگەڕێنەوە برێم پێشەنجی خولی کوردستان و ئینشاڵڵا باش دەبیت. ئەکەی دیارەکەی سبینمان یارێکی بەهێزە بە حکمیەوەی ئەمە لەگەرێکێک لە باشترین تیپەکانی خۆلی کوردستان یاری دەکەن یانی هێندرن بەڕاستی یەکە لە تیپە باشەکانی کوردستان و بە سەرەتاکی باشدا تێپەڕیاو و ئێمەش یانەی برایەتی بەڕاستی هەروەکو ئاگادارن ڕەنگە تموعی ئەنجامی باشمانەیە بەڵام لەوانەیە تیپەکەمان وەکو هەندێک تیپ بەتەواوی تۆکمەنیە بەڵام لەگەڵەوەشدا تیپێکی باشنی بڕۆمان بە خۆمانەیە بەڵام بەڕاستی سەرەتایەکی خراپ بۆ ئێمە دروست بوو ئەکەیت ئەمەش کاریگەری حالەتی نەفسی لەوانەیە دروست بوو بێ بەڵام ئێمە کارمان بۆ کردووە دەتوانم بڵێن بە بڕواوە کار دەکەین بتوانین سبینی لایرەکەدا سەرکەوتوو بین لەگەڵ ئەوەی دەمەکە لەوانێت دوو یاریزانی سەرچشمان بەشدار نابێ کاردۆ کەمال بەهۆی کارتی سوورە و عمەر ئیبراهیمیش بە هۆی پێکانەوە بەڕاستی بەداخەوە هیوای چاکبوونەوەی بۆ دەخوازین ئیدی بەڵام بە هەر حاڵ ئێمە دەتوانین بڵین بڕوامان بە خۆمانە تیپەکەمان لەبەرەوەی یاریزانی لا و تازە پێگەشتوانی ئازبەرزی تێدایە دەتوانین لە زۆر شوێندا پشت بە و یاریزانانە ببەستین ئومێدیشمان وایە بتوانین لە یارێکەدا سەرکەوتوو بین و بڕواشمان بە خۆمانە لەگەڵ ئەوەی دەکە دەشزانین یانی هێندرینەکە لە یانە باشەکانی کوردستان و پاڵێوراوێکی سەرچیە بۆ بەدەستێنان نازاوەکە بەڵام هەموو کارێک دەکەین ئەکید بە تموحەوە بە بڕواوەش دەچین بۆ یاری سبەینێ بۆ بڕۆ یاری دەکەین.